ئەمڕۆ ئیمام سەرنجمان ڕائکێشێ بۆ بینینی خوا جەل جەلالوه لە بەهەشتا و کۆمەڵێ فکری تایبەتی خۆی هەیە لە مەسەلەی بینینی خوا لە بەهەشتا بەیانیەک ئەفەرمێ لەزەت و چێژی بینینی خوا لە بەهەشتا زۆر زیاترە لە معریفەتی یان ناسینی خوا لەسەر زەویە چەندێک خوای گەورە لێرە ئەناسی چێژی لێوەرەگری بە بینینی خوا ئەو چێژە هەزار قات ئەبێتەوە بۆت سنەتی خوا جەل جەلالوه ئەو هایە کە کۆمەڵی عاریضی بەدەنی هەن وا ئەکەن کە ئینسان نەتوانێت لەسەر زەویە خوا ببینێ هەندێک شەهەوات لە ئینسانە هەندێک صفاتی بەشەری لە ئینسانە وای لێ ئەکا کە نەتوانێت مشاهدەی خوا بکات و خوا بە چاوی سەری ببینێ بەڵکو هەر ژیان خۆی بۆ خۆی حیجابێکە و پەردەیەکە ناتوانی خوا ببینی هەر چۆن پێڵووی چاوەکانە بێتە پەردەیەک ئەگەر داخرا چاوەکانی ئینسان نابینێ بە هەمان شێواز ئەم ژیانە وەکو پەردە وەکو پێڵوویەک وایە لەسەر چاوی دڵی ئینسان کە ناتوانێت خوا جەل جەلالوه ببینێ ئەفەرمێ باسی ئەو بکەین بۆچی ژیانی ئێرە وهایە کە ئێمە نەتوانین خوای تیا ببینین ئەفەرمێ ئەو بابەتێکی دوور و درێژی عەقیدە و کەلامیە لێرە ناتوانین بەیانیکەین طبعا ئێمە ئێستا لە بینینمان لە ئێستەیە تەنها بینینمان بۆ جیهەتە ینی خوای گەورە چاوێکی زۆر مەحدودی بە ئینسان داوە بە پیا باشێک ئەڵێن کەسێکی بێدین پرسیاری لێکە ئەڵێ ئێمە بۆچی خوا نابینین ئەویش لە وەڵامە پێ ئەڵێ تۆ دانە ڕەش بۆتەوە ئەڵێ ئەو پرسیاراقی چێ بەسەر بنا ئەڵێ پرسیاری لێکم دانە ڕەش بۆتەوە یان ئەڵێ بەڵێ دانم ڕەش بۆتەوە ئەڵێ بەچی ڕەش بۆتەوە ئەڵێ سەدان و هەزاران میکرۆب بەڵکو مەلاین ئیشی تیاگەن تا ڕەشیان کردێتەوە ئەڵێ تا ئێستا میکرۆبێکە بینیوە ئەڵێ ناڵێ کابوو چاوی تۆ ئەوەندە بچووکە میکرۆبێ نابینێ ئەی چاوی تۆ هەموو کوڕی زەوی پێکەوە ئەبینێ بەخڕی ئاوا سێریکە یەکسەر ئەیبینێ ناوەڵا سوچێکی ئەبینێ تۆزێک ئەبینێ ئەڵێ کابوو چاوی تۆ لەو ئاستان نێشتی گەورەش ببینێ باشە قەینا چاوی تۆ ئێستا ئەم کتێبە من ئەلێرە ئەی خوێنمەوە ئەگەر ئاوا بیێنمە پێشەوە ناتوانم بیخوێنمەوە ئەی ئەگەر بیبەمە دوورەوە هەر ناتوانم بیخوێنمەوە ئەفەرمێ خوا چاوێک گەورە نەبینێ بچووک نەبینێ نزیک نەبینێ دوور نەبینێ ئەتوانێ خوا ببینێ بۆیە ئەگەر بمانێ باسیەوە بکەن بۆ لێرە ئێمە خوا نابینین چاوی ئینسان لەسەر زەویە لە چاوی زۆرێک لە شتەکان بچووکترە بەڵکو دەرک ناکەین یعنی بێنە پێش چاوی خۆت ئەگەر مێرولەیەک لەسەر ئەم پەنجەی تۆ بێت لە تۆ تێبگە بزانێ مرۆڤ کێیە ڕۆحی مرۆڤ کێیە هەستەکانی مرۆڤ کێیە سەبری کامەیە حلمی کامەیە ئەگەر زۆر زۆر هەوڵ بە لەوە ئەچێ پەنجەت ببینێ ناتوانێت کامیل جەستەی تۆ ببینێ دەرکی پێناگە ئێمەش ئەگەر بمانەوە بڵێن ئەمانەوە خوا جەل جەلالوه ببینین ئێمە لەسەر یەکێک لە مەخلوقەکان و دروستکردەکانی خوا دانراوین کە زەویە لە زەوی تێناگەین لە خۆمان تێناگەین چاومان هەموو شتێکی خۆمان نابینێ هەموو حاجبێکی بەسیط کێتە پێش ئێمە چاوەکانمان نابینێ ئەیتر چۆن خوا ببینین جەل جەلالوه بۆیە بابەتی ئەوەی کە باسی ئەوەکەین بۆچی ئێمە لێرە خوا نابینین بۆ لە قیامەتە بینن بابەتێکی کەلامی دوور و درێژە تەنها وەکو ئیشارەتێک لە خزمەتانە باسم کرد بەڵکو ئەگەر حیجابەکان لە ئینسان لا ئەچن کەی لا ئەچن ئەو کاتێک کە ئینسان ئەمرێت کە ئەشمرێ هێشتا شتانێک ماوە هەندێک شت لە ئینسانیەتە ئەمێنە ڕەبتی بە دنیاوە هەیە لاشەکەی ئەبێن بڕزێ ئەبێن نەمێنێ ئەبێ بچێتەوە ناو خاک هەموو ئەوەی کە ڕەبتی بە دنیاوی ئینسانەوە هەیە هێشتا لە ناو گۆڕیشان ناتوانێت ناگاتە ئەو ڕوتبەیە کە خوا جەل جەلالوه ببینێ بەڵکو کاتێک کە ئەچێتە ناو بەهەشتەوە ئەهلی بەهەشت هەرچی حقد و حەسەد و خراپەکاری نەخۆشیەکانی دڵە نامێنێ نەخۆشی جەستەشیان نامێنێ خوای گەورە جەستە و لاشەیەکیان ئەداتێ قابل بەوەی کە ڕەب العالەمین ببین قابل بەوەی کە زاتی خوا جەل جەلالوه ببین و لە خزمەتیا بوەستن